ئەو کات تەماش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی هاتوومەتەوە خزمەتتان لە بەرنامەیەکی دیالۆگدا. ئازیزان، میوانی ئەو بەرنامەمان کاک عەتای قادریە، پرۆفسۆر لە زەمینەی دەروونشناسیە. بابەتی بەرنامەی ئەوڕۆمان لەسەر مەرگە، مەرگ لەسەر ئێمەی زیندوو چ تەئسیراتێکی هەیە، بۆ بە شێوەهای جۆرا زۆر لەگەڵ مەرگ ڕەفتارەکەین. کاک عەتای ژیان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس. کاک عەتا، لە زۆر کۆنەوە، یعنی لەو کاتەوە ئینسان بە شێوەی جەمعی ژیانی کردووە، خەڵکی لێ مردووە، تەبعەن ڕەفتاری جۆرا زۆری لەگەڵ مردوو کردووە، نەک هەر ئێمەی ئینسان بەڵکو لەناو بەشێک لە گیاندارانیشە تۆزێ هەر ڕەفتارێکی جۆرا زۆر لەگەڵ مردوو ئەکرێت. زۆر جارە بینی مەسەلەن حەیوانێ بچکەکەی بەچکۆلەکەی دەمرێت بەلایەوە دائەنیشێت، یا هەرکی وایە هەر ئەبێت لە لای بێتوانە، یا زۆر شتیا بۆ شێوەمان بینیوە. چییە بۆ مەرگ ئاوەندە کاریگەری هەیە لەسەر ئێمە؟ وەڵام مەرگ خۆ بەشێکە لە ژیان و شتێکە کە بۆ هەموو کەس پێش دێ بە شێوەی جیاواز. بەڵام یەکێک لەو سوالانەیە کە هەمیشە بۆ ئینسانی مەطرح بووە، دلیلی چییە و پاشیوەی چ شتێک پێش دێ و چۆن ئینسان دەتوانێت پێشی بگرێت. مەرگ هۆی ترسێکی زۆرە، کە شتێکی تەبیعەیە، چونچین وەچی دیارە تەبیعەتدا هەدەفی ئەسڵی ژیان مانەوە و بڵاوکردنەوەی ژیانە. بۆیەش پێشگیری لە مەرگ و ترس لە مەرگ شتێکی تەبیعەیە و وەختێکی کە پێش دێ تاسیرێکی زۆری هەیە لەسەر ئەو کەسانەی کە دەمێننەوە. زۆر جار غەیری منتەزیرەیە، زۆر جار هۆی خەم و ناڕەحەتیەکی زۆرە و فەقەتیش ئینساناندا ئەوەی نێن، ژیانداری دیکەشدا بە زۆر شێوەوە دەیترێت. بەڵێ، هەڵس و کەوتکردن لەگەڵ مەرگ زۆر جیاوازە. مەسەلەن بۆ نمونە لە دەورانی فەرعونەکانە، نازانم هەموو خەڵکی ئەو کاتی مسر، بەڵام زیاتر سەرکردەکان یا فەرعونەکانیان مومیاییە کرد، بەشێک لە کەنیزەکان و لە ژنی فەرعونەکانیشان هەر مومیایی کردووە، زاریوان منداڵەکانیان مەراسمی تایبەتیان بۆ گرتوون. هەر لە وڵاتی خۆمانەگە چای لێ بکەین، لە ئێسش ئەبوو عەلی سینا هەر شوێنی هەیە، نازانم داریوش هەر شوێنەکەی هەر دیارە دیاری کراوە و خەڵک بە زۆر شوێنەیە خەڵکە چ نەسەری، چ لەباری مەسەبیەوە چ لەباری کۆمەڵایەتیەوە. ئەو بۆ ئینسان چ تاسیرێکی هەیە کە ئاوا ئەچێتەوە سەر لای مردووەکان، یعنی ئاوڕی لێ ئەداتەوە. لەو بابەتەوە تاسیراتی ڕۆحی و ڕەوانی لەسەر ئینسانەکە چییە؟ بەشەر ئینسانێکی ئیسماعیلەوە هەمیشە بۆچوونێکی هەبوو، لە هەر زمانەیەدا بۆچوونی تایبەتی خۆی هەبوو. مثلا فەرعونەکان فکری وایان ئەو دەمی بۆچوونی وایان هەبوو کە وەختێکی کە مردن دەستنە نێو ژیانێکی دیکە، کە هاتنە نێو ژیانێکی دیکە دەبێت مەسەلەن ڕێک و پێک بن، دەبێت دەگەڵ خۆیان شت و ئاڵاتێکی کە لازمێنە هەیان بێ. حتا زۆر بۆچووناندا مەسەلەن وەختێکی کە کەسانێکی کە سەرۆک و گەورە بن دەمردن، ئەو کەسانەی کە کاریشیان بۆ دەکردن دەگەڵوان دەیان کوشت و دەیان نەشت، یا مەسەلەن لە بەعزەزیەکی ئەو شتانێک کە پێویستیان بوو داهاتوچی ڕۆژمەڕەدا دەگەڵوان دەیان نەشت. بەشێک لەوەی دەگرێتەوە سەر بیر و باوەڕی بەشەر لەسەر وەی کە پاشوەی کە مرد چی لێ دێ و دەچێتە چۆ و چی لازمە. زۆربەی فەرهەنگی جیاوازیشدا ئەوە هەیە کە کەسانێکی کە بەنێون بە شێوەی تایبەتی یان لەنظەر مەزهەبێەوە یان لەنظەر کۆمەڵایەتیەوە یا لە حاستی دیکە مەسەلەن زانایەتیەوە ئینسان هەیەکی گەورە بوون، ئەوە شێوەیەکی قەدردانی لەو ئینسانانەیە، شێوەیەک کە خوب رابطەیەک بمێنێ، یادێک بمێنێ. ئەوەش دەگەڕێتەوە دەرواقع سەر ژێنێتیکی ئینسانی. ژێنێتیکی ئینسانی لەسەر وای بەو هۆیە دەچێتە پێشێک کە ئەوەندەی دەتوانێت ژیان بکە و ژیان بڵاوکاتەوە، یعنی بۆ خۆی بژی و منداڵی هەبێ و ژیان بڵاوکاتەوە. لە تەبیعەتداوەدا هەموو شتێکیدا هەیە. مەسەلەن چاوێ دەکەن لە بینی لە قەراغی دوودانە بەردی زۆر ڕاق، مەسەلەن لە قەراغ خەیابانی شتێکی شینی چکۆڵە هەڵدەچێ، ئەسەر بە کونێکی داهاتوتە دەرێ، ئینسان بیر لەوەی دەکاتەوە بۆ
بۆ دەبێ ئەو بۆچوونە هەبێ لە تەبیعەتیدا بۆ دایمەنەوە تازەکردنەوە هەیە بۆ ئەو هەڵچوون و ژیانە هەیە بەو شێوەیە لە هەموو شتێکی ئەوە بە شەریشدا هەیە ینی ئەو بەشێکە لە دەرواقع شتێکی کە دەژێنی ئینسانیدا هەیە لە نەهادی ئینسانیدا هەیە ڕاگررتنی ژیان شتێکی گرینگە بۆمە بڵاوکردنەوەی ژیان شتێکی گرینگە وەختێکیش ئەمە ئینسان هەیەکی ئەمە موجوداتشی ئیسماعیل ئەگەر ڕابطەیەکمان هەیە لەگەڵ کەسێکی پێمان خۆش دێک بە خااتری مەرگ ئەو ڕابطەیە لە بین بچێت جاروبارە بۆی کە بەشهایەک لەوەی ڕابگرین مثلەن جێگایکی ساز دەکەین قبرێکی ساز دەکەین جێگایش کە بتوانین بگەڕێنەوە بە شێوەی سمبولیک دەتک لەگەڵ ئەو کەسەی بتوانین قسام بکەین یا ئەوە بۆمان بێتە مثلەن هۆی وی کە بتوانین بچینە بێ و یادی ئەو کەسەی بکەین مثلەن کەسێک بۆ کایسان ڕابطەیەکی احساسی دەگەڵی هەبوو توانی وتی قسەی لەگەڵ کە پێی خۆشە بگەڕێتەوە کەسێک کەیسان خۆشی هەبوو پێی خۆشە بگەڕێتەوە بتوانێت قسەی لەگەڵ بکە ئەگەرچی زۆر زاریش بۆ هەموو کەس ڕوونەکە ئەو کەسەش ناتوانێت جۆ بداتە قسەکان بەڵام شێوەیەکە بۆ دەربڕینی هەستی خودی ئینسانی یا شێوەیەکە بۆی کە ئینسان احترامی خۆی نیشان بدات زۆرەوە ئاماژەتان بۆ پێکرد گەڕانەوەی ئینسانیا چوونەوە لای ئەو کەسانە لەو کاتانە زۆر جار باسیەوە کرێت ینی هەوڵ ئەدرێت ئەو بەشە نەگاتیڤانە لە بیر بچێتەوە ینی یا ئەسڵن کەسەکە بیرینا ئەو بەشە نگاتیڤانەی ئەو دەورانەیە ئەو کەسە لە ژیانە بووە ناکاتەوە و هەستی ئەجوڵێنێ بەوەی ئەو کەسەوە مردووە و هەموو ئەو بەشە نەگاتیڤەکانی لە بیرەچێتەوە ئەمە چۆنە لە باری ڕۆحیەوە لەسەر خودی ئینسانەکان ئەوەش لە دەروونناسی دەشتێکی ناسراوە مەسەلەن وەختێکی ئینسان لەگەڵ کەسێکی دەژی زۆر جار اختلاف و مشکلی لێساز دەبێ یا هەتاگە نەژی لەگەڵ کەسێکی نزیک بێ هەمووشەی زۆری هەبێ زۆر مۆرددا اختلافیان تێدەساز بۆ شتێکی تەبیعیە وەختێکی ئەو کەسە دوور دەبێتەوە لازم نەش بمرێ مەسەلەن دەسێتە وڵاتێکی دیکە دوور دەبێتەوە اختلافەکان کەم دەبێتەوە و چون بەشی بەرخوردەکان کەمە میزانی بەرخوردەکان کەمە اختلافەکانیش بە زۆر شێوە کەم دەبنەوە ینی وەختەکە کەم دەبێتەوە و هەمووشەیە کە دەکرێ و قسە باسێک کە دەکرێت دەچێتە سەشتایەکی کە ئینسان مەعمولاً تەوافقی لەسەرە وەختێکی کەسێکیش مرد حاڵەتێکی ئەوەی هەیە کە کەسێکی کە مردو ناتوانێت جواب بداتەوە کەسێکی کە مردو ناتوانێت مخالفەتی نیشان بدا کەسێکی کە مردو ناتوانێت بڵێ مەسەلەن فڵانە شتم نەکوتووە یا نەزەری من ئەوەیە و ئەگەر بەشێک خۆشەویستی هەبێ ئەو کەسە ئینسان بەرز دەکاتەوە و ئەو ڕابطەیە بەرز دەکاتەوە بە خاطیەوەی کە ئینسان بۆ خۆی دەتوانێت کۆنترۆلی بکات مەسەلەن کەسی نزیکی من کە مردووە مەسەلەن زۆرم خۆشویستە هەمیشە وا بوو وا چوو وای دەکوت وا دەهات بۆ چوونەکەی ئەوە بوو ڕابطەی لەگەڵ من ئەوە بوو ینی ئینسان بە شێوەیەکی سازی دەکا و باسی دەکا کە بە دڵێتی و ئارامشی دەداتێ و بۆ چوونێکی لێ ساز دەکا ئەکسێک یا تەسویرێکی لێ ساز دەکا کە دەگەڵ بۆ چوونی خودی ئینسانی دێتەوە موافقی ئەو شتەیە کە ئینسان بۆ خۆی دەهێوێت و ئەوە خوب شتێک کە ئەوەش لە تەبیعەتدا هەیە بە شێردا مەخسووسن باعثی ئارامش دەبێ باعث دەبێ ئینسان دەتوانێت لەوەش ئیستفادە بکە ینی مەسەلەن قسەی خۆی بسەلمێنێ دەتوانێت مەسەلەن بۆ چوونێکی تایبەتی بەرێتە پێشێ بە تایبەت دەگە و کەسێک کە مردۆ ئینسانێکی گرنگ بوو بێ مەسەلەن سەرۆکێک بوو بێ ئینسانێکی زانا بوو بێ بە تایبەت ینی دەتوانێت زەمبەی سیاسی پەیدا بکە دەتوانێت زەمبەی ڕەوابەتی ئیجتیماعی پەیدا بکە بۆیەش زۆر جارەمە لە کۆڵ مردووی نابینەوە بەشێک ڕابطەی هەستێ ڕابطەی ئەحساسێ بەشێکیش ئەوەیە کە وەختێکی کەسێک مرد دەتوانین تەسویری ڕابطەی خۆمان لەگەڵ مردوویەی بەو شێوەیە کە پێمان خۆشە بەرینە پێشە و نیشانی بدەین جاروبارە دەتوانین بەوەی خۆمان بەرز بکەینەوە جاروبارە بەوەی دەتوانین ئەحساسی ئارامش بکەین جاروبارە بەوەی تەسویرێکی مثبەتتر لە خۆمان نیشان بدەین مەسەلەن دەڵێن فڵانی بەو شێوە و بەو شێوەی چاوی لە من دەکرد بەمنی دەکوت ئەتۆ ئاوای و ئاوای کەسێک کە مردۆ ناتوانێت بڵێ نا مەسەلەن وان نەبوو یا مەسەلەن بە شێوەیەکی دیکە بوو بۆیە هەم لە ڕەوابەتی ڕۆژمەرەی ئیجتیماعیدا هەم لە ڕەوابەتی پیچیدەی دیکەدا ئیستفادەی لێ دەکرێت بە شێوەیەکی مختلف کاک ئەتا ئێوە باسی ئەوەتان کرد کە
ئێمە دەچینەوە لای دیارە دەچینەوە لای مردوو بەڵام بۆ خۆی تەسیراتی لەباری ڕەوانشناسیەوە ئایا شتەیەک لە بابەت مردوو تەسیراتی لەسەر ئینسان کراوە کە مەسەلەن دوایی ئینسان بتوانێت ئەوە وەکو نەخۆشینێک سایی لێ بکات یا وەکو خەموو کێسایی لێ بکات ئایا ناسراوە بەڕسمێت ناسراوە شتیاوە ئەوەی کە ئیسان دەماوەیەکی زۆر دوور و درێژدا خەمێکی قورسی هەبێ بۆ کەسێکی کە مردۆ تقریبان ماوەی 8 ساڵ پێش ساڵی 2013 میلادی لە سیستمی دیاگنۆسی نەخۆشیەکانی دەرونی ئەمریکایەدا وەکو دیاگنۆسێک دانراوە. بەحسێکی زۆر لەسەروەی بوو ئەو دەمی ساڵەکانی 2008 تا 2013 کە لێیان دەکۆڵێەوە کە ئایا ئەوە ببێتە دیاگنۆسەگیانە چون بازە کەسێک هەم کە وەختیشی کەسێکیان لێ مرد دەماوەیەکی زۆر دوور و درێژدا خەم و ناڕەحەتیان دەبێت بە شێوەیەکی کە ژیانیان تێک دەچێت چون خەم پاشیوەی کە کەسێکی مرد شتێکی تەبیعیە شتێکی نەخۆش یا نادروست نییە بەڵام ئەگە زۆری توول کێشا مەسەلەن ساڵێک 2 ساڵی توول کێشا وای لە هات ئیسان ناتوانێت نە ژیانێ بکە کارێ بکە نەڕابطەی دروستی هەبێ هەر خۆی لە ماڵەدا حەبس کرد ئەگە بەو شێوەی لێ هات تقریبان 8 ساڵەوە پێش لەو سیستەمی کە پێی دەڵێن DSM دەوێدا وەکو دیاگنۆسێک دانراوە هۆیەکەشی ئەوەیە کە وەختێکی کە سیستەمی خەدماتی دەرمانیدا ئەوە دەبێت دیاگنۆسێک ئیمکانی وەی کە بەعنوانی نەخۆشی چاوی لێ بکەن و خەدماتی دەرمانی دە اختیاری ئەو کەسەی بنێن زۆرتر دەبێت بەو هۆیەی توانیان تەوجیهی بکەن و بەکو دیاگنۆسێک دایبێن دەنا تێکۆشانێکی زۆر ئەوەیە کە هەستی تەبیعی ئینسانی بۆ چوونی تەبیعی ئینسانی نەکەی نەشتێکی کە دەبێت هەمیشە بە یەک شێوە بێ یعنی هەموو کەس نابێت مەسەلەن 4 هەفتە خەمی هەبێ و دوایە هەموو شتێک باش بێتەوە بازە کەسێک زمانی زۆرتریان پێویستە بۆیە بۆ چوونەکەوەیە کە هەموو شتێکی نەکەینە نەخۆشی ئەین حاڵدا وەختێکی کە ئەو جوورە خەم و ناڕەحەتیە و تێکچوونی ژیان ماوەیەکی زۆر ئیدامێ هەبوو خوب ئەو دمی شتێکی ڕێک و پێک نییە بەو کەسەی بۆ کەسێک کە ئەو ناڕەحەتی هەیە و بە دەوروبەرەکانی بۆ ئەش بڕیاراندا کە ئەوەی وەکو دیاگنۆسێک دابنێ بڵێ کاک ئەتا مردن بۆ ئێمە ئینسان تاسیری هەیە بە دەگمەن پێش دێوانەی وان نزیکی ئەو کەسە مردووەن بە مەحزیەوە خەبەرەکان پێدرێ یا لە لای وەختێ مرن نەگرین یعنی گریان ئەحساسێکە کە لە خۆیانی پیشانیدا ئایا ئەم ناڕەحەتیە ئینسان بە چ شێوەیە چونکە ئەو کەسەی وا مردووە بەخەرەوە بۆ جەر خۆشتان ناماژەتان پێکردە جواب بداتەوە نا بۆی مهمە ئایا هەموو ئینسانەکان بۆ خوان یعنی ئێمە ئەو ڕەفتارە وایەکەین لەگەڵ مردوو بۆ خۆمان یەکەین شتەکە بۆ خۆمان و بە ئەترافیان بە شێوەیەکە بۆچی ڕەفتارەکە وایە و ئەچێ چ شێوەیەک بەکار ببرێت بۆ ئەوەی کە سالمتر بێت کە تەسیراتی منفی بۆ شێوەیەوەی ئاماژەتان پێکرد نەچێتە پێشەوە چونکی بتێت و نەتەوێ هەرە و بەرخوردە بە کەسی مردووە کرێ خەڵک ناڕەحەتە بێت چی مێژەیە بەراسمی بۆ ئەگرێت وەڵی ئەکسول ئەمەل بە شێوەی گریان و ناڕەحەتی و خەم شتێکی تەبیعیە بەڵام ئەوەی کە ئیسان چۆن بەڕێوەی بەریە گرینگە بۆ ێشدا هەر فەرهەنگیشیدا بۆ چوونی تایبەتی هەیە مثلا لە بەعزە وڵاتێکی وەک وڵاتی خۆمان کۆ دەبنەوە دەوروبەری نزیکەکانی مردووی دەگرن ناهێڵم بەتەنێ بن تا زمانێکی کە بەو هەدەفە و بەو هۆیە بچێتە پێشی ئەوە کارێکی جوانە بەتەنێ هێشتنی کەسێکی کە نزیکێکی لێ مردۆ کارێکی دروست نییە بەخاطر کە دەربردنی خەم هەستی وەی کە کەسێک لە دەوروبەرت هەیە هەستی وەی کە ژیان هەیە و ژیان ئیدامەی هەیە تاسیرێکی مثبەتی لەسەروەی هەیە کە ئیسان بتوانێت سەبرا ئەو خەمەی دەخۆیدا جێبدا و ژیانی خۆی بەرێتە پێشێ دەبازە فەرهەنگیشیدا مەسەلەن مەراسمی زۆر تایبەتی هەیە وەک مثلا لە هیندێ چۆن کۆ دەبنەوە و ئەو کەسەی کە مردۆ دەیسووتێنن بۆ چوونێکی تایبەتی لە هەر فەرهەنگەیدا شێوەهایەکی جیاواز هەیە کە چۆن مردووی بنێژن یا بیسووتێنن یا بە شێوەیەشی
وای دابنێن کە مەسەلەن باعثی ناڕەحەتی نەبێ و مەراسمی تایبەتیش هەیە بۆی کە بۆ نزیکەکانی مردۆکەی چۆن بکەن بە شێوەیەکی کۆبنەوە بە شێوەیەکی یارمەتی بدن. زایدی دەتولی زەماندا دا هەر فەرهەنگەیدا هێندێکیش خێچ و خواری و شتایەک هەن کە بەڕاستی پێویست نییە مەسەلەن تێکەڵاوی بۆچوونی تایبەتی هەیە بازە مەسایلێکی مەزهەبی هەیە مەسەلەن لە بازە وڵات هەیەکی یا یەکسری ڕسم هاتوتە پێشێک کە مەسەلەن دەبێت چەندین ڕۆژان دانیشن یا مەسەلەن دەبێت 10 ڕۆژان دانیشن یا مەسەلەن دەبێت پاشی 20 ڕۆژان کۆبنەوە یا شتی وا هەیە کە دەواقع سرفەم بۆتە بۆچوونێک کە دە فەرهەنگیشیدا نیشتە و لازم نێ کە ئەسەرێکی دروست و ڕێک و پێچی هەبێت لەسەر ئەو کەسانێک کە پاشی مردووی ماون بەڵام بۆتە مەراسمێک بۆتە شتێکی کە ئیسان ئیدامەی دەدا بە خەچیوەی کە ئەگە شتێک هاتە نێو فەرهەنگی و نیشت بە دەلایلی جیاواز معمولا بە دەلایلی مەزهەبی ئیدامەی پێدا دەکا ئەوە ئەگەریش ڕێگای دیکە پێشنیار نەکرێ و ئیسان لەوان ئیستفادە نەکا ئەوە هەر بەو شێوەی تەداومی دەبێت جەنبەی موسبەتیان تێدا یاڵبەتە بەشێکی لوانە بەڵام بەشێکشیان بەڕاستی پێویست نین مەسەلەن هیچ پێویستێک نەکەن جەنبەی مثبەتەکانی چیم دەکات جەنبەی موسبەت ئەوەیە کە کەسێکی کە کەسێکی نزیکی لێ مردوو هەست بەوەی دەکا کە کەسانێک هەن لە دەوروبەری دێنەکنی و بیری وایان هەیە کە تۆ دەخەمدای و دەناڕەحەتی دەوروبەری پڕە خەریکی شتی دیکە دەبن مەسەلەن کەسێکی کە مردووی کەسێکی نزیکی لێ مردووە مەراسمێکی ساز دەکا بۆ کە جەماعەتێک بێنەکنی و بیبین و لە کنی بن و ئەوە بۆ خۆی باعیز دەبێ بەشێک لەو خەمەی کە هەیەی دوور دەبێتەوە ئەوەی کە خەڵک دێنە ئێرە دەبێت چایەکیان بدەمێ دەبێت مثلا لە کنیان بم یا تەدارکی شتێکیان بۆ ببینین و ئەوانیش دێن و دەست دەدەن و پێکەوە زۆر کاران دەکەن ئەو شتانی دەیکەن ژیانە مثلا ئەو کە دانیش بێکەوە چایەکی دەخۆنەوە ژیانە ئەو بەشانەی بۆ خۆی موسبەتە بەڵام ئەگە زۆر دوور و درێژ کرا و ئیدامەی پێدرا و دەبێت مەسەلەن پاشی 7 ڕۆژان دانیشن دەبێت پاشی 20 ڕۆژان دانیشن دەبێت پاشی 40 ڕۆژان دانیشن ئەو شتانە ئیدی معمولاً جەنبەیەکی مەزهەبێک کە واردی مەسەلە بۆ دەتوانێت بۆ بەعزە کەسێکی موسبەت بێ بەڵام لە نظر دەروونناسیەوە شتێک نەکە پێویست بێ ئەو شێوەی ناشتنەی کە لە هندستانە بەکارە برێ تۆزە خەریکە لە وڵاتانی ڕۆژاواش جێکەوێت زۆر کەس بۆ خۆی داواکە بەشیان شاید لە ڕوانگەی محیتی زیست و ئالەوانەوە چا لە قزیەکە بکەن کابرا پێش دەوەی بمرێ ئەڵێ ئەگەر مردە من بسووتێن و تقریبا ئێستا زۆربەی لە وڵاتانی ڕۆژاوا زۆربەی شوێنەکان یان شوێنی ناشتنەکان ئامادەکاریان بۆ کردووە کەسێک ئەگەر بیسووتێنە خودی ئەو میزانی سەرخۆشی ئەو دەورانی سەرخۆشی کەم ناکاتەوە ینی حتا ئەوەیشی کە بچیتە سەر مەزارەکەی تر مەزارێک بۆ شێوە نامێنێت کەسەکە سوتاوە یا جاری وایە خۆڵە مێشەکەی بکەنە ناو دەریا یا شتێکی وای لێەکەن ئەو دەورانە وایەوە ئیشارەتان پێکرد کە بەشی منفی سەرخۆشیەکە و ئازیەت بارەکەی کەم ناکاتەوە وەڵام ممکنە کەمی بکاتەوە بەڵام لەبش مەسەلەن ئەوانێک کە نزیکی مردوون دەچن بۆ ئەو جەیە کە لەوێ مردووی دەسووتێن یعنی لە زیاد وی کە بچن سەر قەبران و لەوێ بینێژن معمولاً دەچن وەکو دەستەیەک دەچنە ئەو جێگایە کە مردوەکانی لێ دەسووتێن معمولاً مەراسمێکی کورتە ئەڵبەتە بەڵام ئەویش جەنبەهای موسبەت و منفی خۆی هەیە ئەوانە هەمووی دەگەڕێتەوە سەر بۆچوونی وەی کە پاشی مەرگ چ لە ئیسانی دەقەومێ مەسەلەن ئەو وڵاتانی ڕۆژاوایدا وەکو هیندێ تەسەور بەسەروەی هەبوو کە ئەگە کەسێکی کە مردۆ بیسووتێنن احتیمالی وەی کە بتوانێ بە شێوەیەکی باشتر بگەڕێتەوە ژیان چونچنەوان اعتقادیان بەوەیە کە ئیسان پاش مردن دیسان دەگەڕێتەوە سەر ژیان احتیمالی وەی کە بە شێوەیەکی جوانتر بگەڕێتەوە سەر ژیان زۆرتر دەبێت مەسەلەن لە زیاد وەی کە وەکو
پشیلەیەکی بێتەوە ژیانێ بکایە وەکو سەجێکی بێتەوە ژیانی بکە بتوانێت وەکو ئینسانێکی باشتر لە شرایطی باشتردا بێتەوە ژیانی بکە. ئەوانە هەموو بۆچوونی کۆنی بەشەرین. بەشەر هەمیشە چونچین زۆر شت لە تەبیعەتیدا زەحمەت بۆ تۆزیحی بدا ئینسان بۆ خۆی یەکسەری تۆزیحاتی بۆ ساز کردەوە. مثلا وەختێکی نەیان دەزانی ئەو دەنگەی لە ئاسمانی ڕادێ وەختێکی کە هەورە یا ئەو بەرقی کە لە ئاسمانی ڕادێت چییە دلیلیان بۆ ساز دەکرد مثلەوە جوورە خوددایە کە لەوێ مثلەن کوچێکی پێ لە هەورەکانی دەدا و بەرقی لێ دێ. لە مۆردی مەرجیشدا لە جێگای جیاوازی ئەرزیدا خەڵک بۆچوونی جیاوازیان هەیە و بۆەوەی کە زۆر جاریش مەسەلەن ئەو ناڕەحەتەیە کە پێش دێ لەبەر خاچی مەرکەمیکەنەوە تۆزیحی جیاوازیان بەداناوە. مەسەلەن ئینسان دەچێتە ئاسمانە، ئینسان دەچێتە بەهەشتێ، نازانم ئینسان دەچێتە جێگای دیکایە، مەسەلەن دەچێتە جێگایەکی خۆشتر یا باشتر بە شێوەی مختلف لە مەزهەبی مختلفدا یا بۆچوونی مختلفدا باسی وەی دەکرێت. ئەوەیش کە ئینسان چۆنی بنێژن دەرواقع فقط شێوەهای جیاوازە، فەرقێکی وا زۆری نێزات بیسووتێنن بینێژن، بەڵام بە شێوەیەکی ژەگە بەعزە شتێک سادەتر بکرێتەوە شاید ڕێک و پێکتر بێ. مثلەن مەسیحەکان دەبێ لیباسێکی ڕێک و پێک دەبەر مردووی بکەن و دەبێت تابوتی بنێن تابوتەکەی بنێژن. مسلمانەکان دەبێت کەفەنی بنێن و دەبێ ڕوو بە قبلەی مەسەلەن دە قەبرەی نێن و هیندوویەکان دەبێت بیسووتێن و خۆڵەمێشەکەی بە شێوەیەکی یا ڕابگرن یا بڵاوی بکەنەوە. ئەمەلدا ئەم فەرقێکی یەکجار زۆر بینیوانە نابینم. گرنگە ئینسان هێندێک بە شێوەی زانستی بچێتە پێشێ و سەبرا شایەت ڕەگا بۆی بکاتەوە کە مردووی بە شێوەیەکی ڕێک و پێک بنێژن، سادەی بکەنەوە، مەراسمێکی کە لازم نییە کەمی بکەنەوە یا وایدا بنێن کە هۆی یارمەتی بێ بەو کەسەی کە خۆشەویستێکی لێ بردووە. لە جیادوەی کە سفەن مەراسمێک بێت کە دەبێت تکرار بکرێتەوە بە خاچیوەی کە مەسەلەن 300 ساڵە یا 500 ساڵە ئینسان بەو شێوەیە کردوێتی. ئەوەش پێویست بەوەیە کە خوب باز بکرێ و لێکدانەوە هەبێ و توێژینەوە هەبێ لەسەروەی بیری خەڵکی سەبرا ڕوونتر بکرێتەوە، بگەنە سەرەوە باوەڕێ کە خب بۆ چوونێکی دیکە شاید باشتر بێ بۆ کەسێک کە خۆشەویستێکی لێ مردووە. ئەمە هەم مۆجوداتێکی ژیانداری ئیجتیماعی نەما، هەم زۆر زوو دەکەوی لەسەر عادەت. ئەگە شتێکی فێر بووین و ئەو شتە کار و ژیانی بە شێوەیەکی بردە پێشێ و مشکلی ساز نەکرد، ئەوە ئیدامەت بدێ. ئەوەش دەگەڕێتەوە سەروەی کە زەمانێکی ئەمەدە تەبیعەتیدا وەکو حیوانی دیکە دەژین، خەتەرێکی زۆر لە دەوروبەرمان هەمیشە هەبوو. بەخاتی وە ئینسان هەمیشە پێویستی بەوەی بۆ کە هۆش و حەواسی لە دەوروبەری خۆی بێ، چونشین بەشەر خوب وەکو زۆر حیوانی دیکە زۆر قەوی نێ، حیوانی دیکە زۆر ڕاحەت دەیانتوانی بیخۆن. ئەوە هۆی وایە کە بەشەر تەکاملی خۆیدا هەواڵەکان دەبوو هەمیشە زۆر ئاگای لە دەوروبەری خۆی بێ، زۆر وشیار بێ. بۆ ئەوەی کە بتوانێت وشیار بێ بەعزە شتێکی کە کاربردی هەبوو و باعیس بۆ ئینسان بتوانێت مەسەلەن زۆرتر بژی ئەوەی ئیدامە دەدا. مەسەلەن ڕێگایەکی کە مەسەلەن حیوانی وحشی کەمتر لەوێ بۆ ئینسان ئەوەی دەکرد عادەت و بەوێدا زۆرتر دەڕۆی و ئەوە باعیس دەبێت کە چون خەتەرەکە کەمتر دەبێتەوە تەمەرکوز و هۆش و حەواسیش باشتر دەبێت و احتمال وەی کە ئینسان بخوێ یا حیوان حەملێک بکات کەمتر دەبێتەوە. ئەوەش بە شێوەیەکی هاتووەتە ژێنێتیکی مە، ئەگەر شتێک چۆ پێشێ و وەڕێکەوت دەیکەینە عادەتێک و ئەوە ئیدامە دەدەین. میسالێکی سادە معموڵەن بۆ دانیشتوەکان ئەو میسالێ دێنەوە، دەڵێ مانگۆ کە دێنە سەر کلاسێ ئەلا مەسەلەن ئەتۆ لەوێ دانیشتووی ئەتۆ لەوێ دانیشتووی، پاش نەهارە کە دێنەوە هەمووتان دێن دیستان تەقریبەن لە هەمان جێدا دەنیشن. بۆ دێن لە هەمان جێدا دەنیشن؟ ئەوە ئەو بۆچوونەیە کە دەبەشەریدا هەیە، کارێکی کە دەیکەین حتا شتایشی چکۆلەی ڕۆژمەڕە ئەگە مشکلی بۆ مە ساز نەکرد، کارەکەی ڕاحەت کرد، ئیدامەی دەدەین. ئەوە دەبێتە عادەت. عادەت مشکلی عادەتی ئەوەیە کە زۆر جاران دەبێتە ڕسمێک و ئەو دەمیدی لی ناکۆڵینەوە، ئەرێ ئەوەی بۆ دەکەین بۆ بەو شێوەی دەچینە پێشێ، بەڵکی ئەوەی هەر بەردەوام ببین و
دەیکەینە شتێکی تایبەتی کە ئەوە گرینگە ئەوە دەبێت ئاوا بکرێ زۆر کەسیش لێ ناپرسێتەوە کە بۆ دەبێت ئاوا بکرێ بەڵام خۆ بەلام دەورەیەکیدان کە ئینسان دەتوانێت سەبرا پرسیارە بکەن لەو مەسایلێ بۆ بەو شێوەیە دەچینە پێشیە ئەو ڕسمە لازمە ئەو بۆ چوونە لازمە ئایا فایدەی هەیە بۆ چیە فایدەی هەیە کۆمەکێکی بە چێ دەکات لەم بێنا مەوزوعێ دێتە پێشەوە بە ناوی مردووپەرستی زۆر جار باسی و دەکرێدا پێویست ناکات ئەوەندە زۆر لە باسی مردوو بکەینەوە ئێمە مردووپەرست نین و زۆر کەسشتی واڵێ بەڵام لە لایەکی تریشەوە ئێوە ئاماژتان پێ کرد کە ئینسان احتیاجی بەوەیە کە بە شێوەیەک ئاور لە مردوەکانی داتەوە هەتا ئەو کاتێوە لە ژیانە ئەوێ هەر لە ژیانە بیڵێتەوە کەسی وا هەیە تا 100 ساڵش عمرەکان یعنی ئێوێ ژیانێکی هەر بۆ دەستەبەر کات ئەم هەتا لەو سنێشا کە دەمری هەر ناڕەحەتە بێت ئایا مەوزوعی مردووپەرستی لەم بەینا چۆنە ئایا بەڕاستی ئەوە مردووپەرستیە یاکو بەنۆعێک ئینسان لەگەڵ دەرونی خۆیان خەریکە هەڵس و کەوتەکە لەگەڵ خۆی و لەگەڵ ئەترافیانی هەڵس و کەوتەکە وەڵا زۆرتر بەو جاهەتەی دەوڵاتە پێشیانی زۆرتر لەسەر وایە کە ئینسان پێویستەکانی دەرونی خۆی ئێرزا دەکات بە شێوەی جیاواز وای لەنظر زانستیەوە وای بۆ دەچین کە مەسەلەن دەماوەیشە 100 ساڵی دیکە 200 ساڵی دیکە وای لێبێ کە بەشەر بتوانێت ڕاحەتتر ئەو کەسانەیە کە مردوون بەجێیان بێڵێ و بکەوێتەوە سەر خەتی ژیان مەسەلەن بۆ چوونێک ئەلاندی زۆرتر ڕەوازی پەیدا دەکات بەو شێوەیە کە مەسەلەن جێگای بۆ مردووی دانەنێن بەشێک لەوانەیە کە مەسەلەن دەڵێن پاژوەی کە من مردن ئەم سووتیان و خۆڵەمیشەکەی دەمەسەلەن دەریایە بکەن مەبەستیان ئەوەیە کە ئیجازەی وەی بدەن کە ئەمن دەگەڵ تەبیعەتی ببمەوە یەک وە لە هەموو جێیەکی ئەو دەمی هەم ئەو دەمی ئینسان وەختێکی مەسەلەن چاو لە دارێکی دەکات یا لە چاو لە ئاوێکی دەکات دەتوانێت بیر لەو کەسەی بکاتەوە کە خۆشەویستی بۆ مردوو یعنی وەگوی کە ئەو کەسە هەمیشە دە تەبیعەتدا هەیە بە شێوەیەکی سمبولێکی لەو کەسەی دە تەبیعەتدا هەیە ئەوەی کە قەبرێکی بۆ دانێن یا لە جێیەکی مەسەلەن خۆڵەمێشەکەی لە گۆزەیەکی بکەن یا لە جێیەکی دانێن فەرقێکی یەکجار زۆر ناکە بەڵام زۆرتر وا بزانم بەو جەهەتەی دەڕۆین کە ئەو مەراسمە کەمتر بێتەوە سادەتر بێتەوە و ئینسان زۆرتر بتوانێت تەوەجوهی لەسەر ژیان بێ عینی حاڵیشدا بۆ چوونێکی دیکەیەدا نێوەیدا ئەوانیش دەڵێن کە ئەو حرەکەتەکە هەیە شاید زۆرتر حرەکەتێکە کە جامعەیەکی غەربی جامعەیەکی سەنعەتیە کە دەڵێ کەسێکی کە مرد بەجێ هێڵە بڕۆ و بکەوە سەر خەتی ژیان بکە و کار بکە و تۆلید بکە و ئەگە کەسێک مرد زۆر مەسەلەن ناڕەحەت مە بە ماوەیەکی زۆر ئەگە مەسەلەن پاشی 3-4 هەفتان خەمەکەت نەڕۆیشت حەبیب خۆ دەرمانی بخۆ بە شێوەیەکی باش بێەوە و بکەوێ سەر خەتی ژیان توشتی جیاواز هەیە لێرە یەکێک ئەوەیە کە واقعان ئایا بیری ئەو سیستمانە ئیوەیە کە ئینسان بکەوێتەوە سەر خەتی ژیان یا بیری ئەو سیستمانە ئەوەیە کە بەشەر تەولید بکات بۆ سیستمی کار بکە خۆب ئەوی دیکە جوان نییە ئەگە مەسەلە ئەوە بێ کە بەشەر هەستی خۆی بخنچێنێ و بە مەحسیوەیەکی یەکێک کە مرد مەسەلەن بە 2 ڕۆژان بۆ خۆی حەلی بکا بڵێ دەی ئەوەش مرد و تەواو بۆ ئەوزادێ بکەمەوە سەر خەتی ژیانی خۆم شاید شێوەیەکی بۆ چوونی سەنعەتی بێ کە باعث دەبێت کە خەڵک فقط کارە بکەن و تۆلید بکەن و مەسرفێ بکەن هەرەوە یعنی بەعزە ئوسولێکیش هەیە کە جوانە خۆشەویستی یادی کەسانێکی کە بۆ ئینسانی خۆشەویست بوون ئەوەی کە ئینسان مەسەلەن قەبرێکی هەبێ یا جێگایەکی هەبێ یا بە شێوەیەکی یادی بکرێن یا حتا مەسەلەن خۆڵەمێشەکەی دەریای بکەن بە شێوەیەکی جوانە دەبێت شاید ڕابگیرێ کە واشمان لێ نەیە کە نەمرد و پەرست بین مردووی بە هیچ شێوە بەر نەدەین بە هەر بێتەوە نێو ژیانمان هەموو شتێکی بگەڕینەوە سەروەی و نەوەی کە وای لێ بکەیدی ئەگە کەسێک مرد پاشی 2 ڕۆژانی دی هەموو شتێک لەبیر بچێتەوە و تەواو بێ و هیچ کەس نابێ خەمی هەبێ و هیچ کەس نابێ ناڕەحەت بێ و بەڵکی دەبێت بلافاصلە بکەوێتەوە سەر تولید و مەسرف
تعادلێک مهمە دەونێوەیدا مردوو پەرستیش شتێکە کە لە وەختێکی چاو لە مەسەلەن کاری ئیستعماری ئەو وڵاتانەی وەکو ئینگلیس وانە دەکەین ئەو وڵاتانە لە جێگاهایەکی وەکو هیندێ مەسەلەن بە شێوەهایەکی زۆر تێکۆشاون مردوو پەرستی ڕەواز بدەن یعنی ئەوە شێوەیەکی چەسەندنەوەی خەڵکیەیە و ئەوەش ئەگە بە شێوەیەکی وڕێکەوت دەبێتە عادەتێک و بەداخەوە بناغەیدا دەنێ بۆ مردوو پەرستی کاتا باسی ئەوە کرا لە ئەوڵەوە کە ئێمە ئەچین بۆ لای ئەو کەسەی وە عزیزێکی مردووە یا کەسێکی نزیکی لە مردووە هەوڵمانەوەی تۆزێک لە خەمەکەی کەم بکەینەوە ینی هەدەف مردووەکە نیە مردووەکە مردووە و بڕێک لە اعتقاداتی مەسەبی پێی وایە ئەوە هەر ئەرواحی ماوە ئەیبیسێوانە بەڵام بە تەوری لەبارەی علمیەوە ترەوە کۆتایی ژیانە ینی تاو بەڵام ئەوەی وا دەکرێت زیاتر بۆ زیندوەکانە دنیای ئەوڕۆ دنیایەکی تکنیکیە دەسڕەسی بە ئینتەرنێت و بە فەزای مەجازی ڕێگەی بۆ ئێمە کردوێتەوە کە بەنەوەیەکی کە لەگەڵەوە ڕفتار بکەین وەزاری وایە مەرزێکیشی تا ئەندازێ بڕیوە ئەم بابەتەوە چۆن مەسەلەن من ئەبینم کەسێک کە ئەمرێت زۆر زیادا دەمرێت ئەکسەکەی لەسەر فەیسبوک یا ئینستاگرام بە شوێنێکی وادا دەمرێت و خەڵکیش ئبرازی نەزەرەکەن لە مەوردیەوە بەڵام خودی ئەو کەسەوە مردووە دیسان هەر خەڵکی لە دەور و بەرەوەیە ینی کچی هەیە نادام کوڕی هەیە ژنی هەیە برای هەیە و ئەوانیش هەر دیسان ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە تاقیبەکەن چۆنێتی هەڵسو و کەوتکردن لەم بابەتەوە ئەگەرەکرێ لەسەرۆشت تۆزێک هەر باتۆژە بۆ بەحثی پێشواکردمان ئەوە شتێکی تازەیە چونچین ماوەیە کە وەڕێکەوتوە ئێستا نازانین تاسیری وی بەڕاستی لەسەر خەڵکی چۆنە دەتوانێت تا حدێکی جەنبەی موسبەتی هەبێ بەڵام وەکو زۆر شتی دیکەی فەزای مەجازی بەداخەوە جەنبەی منفیشی هەیە ئەوە دەبێتە شێوەیە کە مردنی دەکەینە مەحسوبێک مردنی دەکەینە شتێکی کە دەبێتە هۆی شاید مەسەلەن باسکردن یا شێوەیەکی هەمووشۆ فەزای مەجازیدا ئەوەی کە چونچین دە ماوەی کۆرۆناژدا ئیمکانی وی نەبوو کە ئیسان سەر خۆشیە بکە و دانی شێ لە دەوروبەری یەکتر کۆبێتەوە خب ئەوە ڕێگایەک بۆ بۆی کە ئیسان ئیبرازی احساسێکی بکە و بۆ کەسانێک کە خۆشەویستی چیان لێ مردووە شتێکی پێویستێ دڵداریان بداتەوە ئەوە جەنبەی موسبەتێتی بەڵام وابزانم گرینگە کە چارچێوەیەکیش بۆەوەی دابدرێ کە ئیدامەی پەیدا نەکە ماوەیەکی زۆر ئەوە بەردەوام نەبێ چونچین حتا وەختێکیش کە مثلەن دانیشین و سەر خۆشێک هەیە ماوەیەکە یەک دوو ڕۆژە دانیشتنێک هەیە دوای خزمەتی نزیکەکان لە دەوروبەری ئەو کەسان کە خۆشەویستێکی لێ مردوو ئێستا هیچ توژینەوەیەک لەسەر وی نییە کە ئەوە چۆن تاسیرە دەکاوە چ جەنبەهایەکی منفی دەتوانێت هەبێ بەڵام ئەگە دەماوەیەکی زۆردا ئەوە ئیدامەی هەبێ وەک گوێ ئێسان برینێکی بکلێنێتەوە ئیدی نابێتە ئیلتیامێک و هیچ داواقع پێویستیش بەوەی نێنی سەبرا فکر لەوەی بکەینەوە کە مەسەلەن دەماوەی مەسەلەن 3 ڕۆژاندا یا دەماوە 1 هەفتاندا مەسەلەن ئیمکانی وی هەیە کە لە تەریقی مەسەلەن ئینستاگرامی را دڵداری ئەو کەسانە بدرێتەوە کە خۆشەویستی چیان لێ مردووە پاشی وی ئەوەی دەبێت دابخن داوای لێ برنەکەم کار لەو مەوردەی شادیسان هەرو جەنبە منفیانە زیاتر کەم ڕەنگە بێتەوە و بەشی نگاتیڤەکەی کەم ڕەنگە بێتەوە لە مەوردی ئینسانەوە زیاتر بەشە پۆزیتیڤەکەی دێتە بەرچاویا بەرجەستاکرێتەوە وانە بەڵێ دەختم ئەگە ماوەیەکی کورت باشە و مثبەتە بەڵام مهمە پاشی وی هەمووشوی معمولی هەبێ ینی حتا ئەگە تەماسەکەش لە تەریقی مەجازی ڕابێ باشترە باسی مردووی نەبێ بەڵکی باشتر باسی ژیانی بێت چون ئەگە هەدەفمانەوەیە کە دڵداری و کۆمەکی کەسێکی بدەینەوە کە خۆشەویستیی لێ مردۆ دەبێت تەوەجوهی ئەو کەسەی بەرینە سەر ژیان لە جیادوەی کە تەوەجوه و بیر و بۆچوونەکەی بکەینە بەرینەوە سەر ئەو کەسێک کە لێی مردۆ نەماوە وێش گرینگە کە
ئەگە ماوەیەکی کورت بێت دەتوانێت زۆر مثبەتتر بێت هاوەیکەیدی بەردەوام بێت لە ماوەیەکی دوو درێژدا یا مثلەن سەفحەیەکی ساز دەکەن بۆ کەسێک کە مردۆ و لەسەر فەیسبووکیش یا لەسەر زۆر دیکەی فەزای مەجازیەوە هەیە مثلەن وەکو مەقبەرەیەکی مەجازی مثلەن بۆ کەسێکی و دەلیلێکیش بۆەوەی نییە بەخەتیەوەی کە کەسێکی کە مردۆ پێگەی بنیامەکان بۆ خۆی تایبەتی ترە مثلەن ڕەهبەرێک بمرێت کەسێک زانایە بمرێت یا مثلەن کەسێک کە کارێکی گرنگی کردووە ئەوە نوعی هەڵسو کەوتکردن لەگەڵ یان جیاواز دەتەن ئەنوانە کەسی کارێکی تایبەتی کردووە مثلەن زانا بۆ لە شتێکیدا خزمەتێکی زۆری کردووە ئەوەی کە ئەوەش هەمیشە بەشێکە دەرواقع لە ویستیشی کە بناغەیەکی ژێنێتیکی هەیە هەروەکی کەمە دەمانوێت ژیانی بڵاو بکەینەوە و ئەوە دەروونماندا هەیە ئەوە چونچین ئەمە دەتوانین فکر بکەینەوە لە سمبۆلان ئیستفادە بکەین بۆ تشتێکیش کە وای لە هاتوو کە نێوی خۆمان بەجێ بێڵین یعنی دەرواقع بەشەر تەنها ژیاندارێکە کە بەو شێوەیە بۆی دەچێت بەخاتیەوەی کە توانایی فکرکردنەوەی هەیە وەک مەسەلەن چۆن کە گەیشتە سینێکی ئەحساس دەکرێت کە پێویستێتی کە منداڵی هەبێ زۆربەی کەس هەموو کەسنا بەخاتی توانایی فکرکردنەوەماندا هاتوینە سەر وەش کە دەمانێت بە شێوەیەکی نێوی خۆشمان بەجێ بێڵین و ئەوەی ڕەواز دەدەین بە شێوەی جیاواز مەخصوصن بۆ کەسانێک کە زانا بوون یا سەرۆک بوون یا ئینسان هەیەکی ناسراو بوون ئەوەی زۆرتر دەکەینەوە و وەکو پێویستێک کە بۆ خۆشمان دەیبینین وەختی وەش هاتوو کە ئینسان ئاگاداری لەوەی بێ کە بەڕاستی ڕاگررتنی نییە و گرنگ نییە بۆ ئەگە ئینسان بێکارێکی باشش دەکا ئەو کاری بۆ خۆی و بۆ کەسانی دەوروبەری خۆی بۆ بەشەری دەکا و بۆ پێشچوونی ژیان و باشبوونی ژیان بۆ کەسانێک کە پاشی مەدێن ئەوەی کە کەسانێکی گەورە دەکەینەوەش بۆ خۆی شتێکی جالب نییە یادکردن جوانە مەسەلەن بە تایبەت کەسێکی کە خزمەتێکی زۆری کردێ مەسەلەن بە شێوەیەکی یادی ئەو کەسێک کردن شتێکی جوانە بەڵام نەوەی کە گەورەی کەینەوە بیکەین شتێکی کە ئیدی ئیسtisnایی بۆ و شتی وا قەت نەبە و قەت نابێتەوە و زۆر شتی پێ ڕەپت بدەین و باز دەکەین کە دروستیش نییە زۆر جاران مەسەلەن ئەگە کەسێکیش کە زانا بۆ کە مردووە مەسەلەن تۆماری بۆ ساز دەکەن وای کردو وای کردو و دەگەڵ فلانە کەسی وات چۆ ئەو شتێک کردو ئەوەی اختراع کردو ئەو کارە جوانی کردو و ئەو هەموو پێویستیی زۆر بەوەش نەیە ینی زار بارە دەوەشدا ئیفراتە دەکەین بەپێی ئەگەر بەحسەکەمان کۆ بکەینەوە هەموو هەڵسوکەوتێک ئێمە لەگەڵ مەرگ ئەیکەین خۆمانین یا ئەترافیانمانە و ئینسانە بۆ خۆی وا لە ژیانایە حتا ئەوانیشی وا بیر و باوەڕی ئاینیان هەیە بەنەوەیەک دیسان هەر ئەوەی شەر دیسان بۆ زیندوەکانەکەن هەتاکو بۆ مردووەکان و باشەوەیە کە بە شێوەیەکی باشی بەڵیان ناوەشە بێ ئەزمون بەدەست ئەتایگیان زۆر زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەدا گەشتەیەکەیە کە پێویستە لەسەری قسە بکەین هەر لە خزمەت خاش دەکەم نای دیارە ئەو پرسیانە بوو کە باسمان کرد زۆر سپاس کاک عەتای قادری پرۆفسۆری دەروونشناسی بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا زۆر سپاس بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگی ئەم جارە هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەتخوازم